ڕاستی ئەدای کاری حیزبی لە ئێستای هەرێمی کوردستانە بە دۆخێکی مەترسیدار و دژوار و پڕئاریشەدا تێپەڕەبێت. حیزبە سیاسیەکان بە ئەندازەیە کارەکەن جگە لەباربردننی متمانەی هاوڵاتیان ڕۆچوونەتە نێو ژیانی تاکە کەسی کەسایەتەکانی ئەم هەرێمە و هەر ڕۆژە بە شێوازێک کەرامەت و شکۆی هاوڵاتیان لەکەدارەکەن. دۆخی چەقبەستووی سیاسی و نەبوونی سەقامگیری ئابووری و بەردەوامی قەیرانەکان هەموو پێوەر و بەها ئەخلاقیەکانی تێپەڕاندووە. حیزبی سیاسی بۆ مانەوەی بە هەموو جۆر و شێوازێک کار لەسەر تێکشکاندنی بنەما گشتی و تایبەتەکانی مرۆڤەکات. بەرمەبنای ئەو هەوڵانەش ناسەقامگیری و شێواندن و تێکدانی شیرازی کۆمەلگا و زیاد بوونی کێشە و گرفتە کۆمەڵایەتەکانی بەرهەمهێناوە. حیزبە سیاسی حکومڕانەکانی هەرێم سەرڕای زەوتکردنی نان و ئازادی هاوڵاتیانی بەژمەینەتی ئەم هەرێمە بە نامرۆڤانەترین شێوە دەستیان بردووە بۆ ژیانی تایبەتی تاکەکان و ئەگەر پێشتر تیرۆری فیزیکی و جەستەیی بەکارهێنرابێت بۆ لەناوبردننی کەسێک، ئێستا بە کۆمەڵێک ڕێگەی ناتەندروست و ناشەرعی کار لەسەر تیرۆری کەسایەتی ئەکرێت. ئەوەندە شتەکان ئاستیان دابەزیوە کار لە یاسا و ئەوانە ترازاوە کە بەڕاستی میدیا و دەستگاکانی هەواڵگری تێکەوتون بەداخەوە دەستگاکانی هەواڵگری کە مەفروض بوو دوای دەرکردنی یاسای ئەنجومەنی ئاسایش ببنە دەستگای هەواڵگری نیشتیمانی و هەواڵ لەسەر دوژمن کۆکەنەوە کەچی ئێستا نەک هەواڵ لەسەر حیزبەکانی منافسی یەکدی کۆ دەکەنەوە کە ئەمە خۆی تاوانە هاتووەن بەداخەوە هەواڵ و شتی پروپاگەندە و ئابروبەر لەسەر ئەندامەکانی خۆیان کۆ دەکەنەوە. بۆیە بەڕاستی ئەمە لە چوارچەوەی یاسادا جێی نابێتەوە. ئەمانە دەیکەن هەمووی تاوانن، مەسئولی دەستگاکان تاوانبارن. ئەگەر دادگایەکی نیشتیمانی سربەخۆ هەبێ دەبێت کەسی یەکەمی ئەم دادگایانە بێنێتە بەردەمی دادگا لەبەرەوەی ئەمانە ڕۆژانە تاوان بەرامبەر بە خەڵک دەکەن. لەبەرەوە بەڕاستی ئێستا هەر هەمومان معڕەزین بۆ ئەوەی ئەو جۆرە شتانەمان بەرامبەر بکەن.